بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێ بێت بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی دوانگەی خەڵک. بینەرانی ئازیز لەم ئەڵقەی بەرنامەکەماندا دەپرسین و لە دیجیتال میدیای پەیامیش پرسیومانە پێت وایە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەم زوانە بگەنە ڕێکەوتن لەسەر پێگەنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوەی بەڕێزیش دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە دەرئەچن توانن پەیوەندی بکەن و ڕای خۆتان لەسەر تەوەری بەرنامەکە بڵێن، هەروەها لە ڕێی دیجیتال میدیای پەیامەوە دەتوانن کۆمنتەکانی خۆتان بنووسن، ئێمە ڕاستەوخۆ دەیان خوێنینەوە. وەگوتم تەوەرەی ئەمڕۆمان ئایا پێت وایە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەم زوانە دەگەنە ڕێکەوتن لەسەر پێگەنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. دیارە بەڕێزان لە ساڵی ڕابردوو لە سینۆ نزیک بە 4 مانگ و نیو تقریبەن ئەبێت کە هەڵبژاردننی خولی نوێی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە، بەڵام تا ئێستای لەسەر بێت کابینەی نوێ پێک نەهێنراوە، هەرچەندە پەرلەمان با بڵین کۆبووتەوە، دانیشتێکی بەکراوەیی بەجێهێشتووە، سوێندی یاساییان خواردووە، بەڵام تا ئێستا ئەو دانیشتەی پەرلەمانی کوردستان بەکراوەیی هێڵراوەتەوە بۆی کە بە حسابی خۆیان لایەنە سیاسیەکان بگەنە ڕێکەوتنێک پێک بێن لەسەرەوەی کە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیە براوەکانی هەڵبژاردن ئەوانەی کە نیازیان هەیە بەشداری ئەم حکوومەتە بکەن بەش بکەن. بێگومان هەر لە سەرەتاوە چەند هێز و لایەنێک بایکۆتی خۆیان یا با بڵین ئۆپۆزیسیۆن بوونی خۆیان ڕاگەیاند و بڕیاریاندا کە بەشداری لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ناکەن. بەڵام هەریەک لە پارتی دیموکراتی کوردستان وەک براوەی یەکەم و یەکێتی نیشتیمانی وەک براوەی دووەم و بزوتنەوەی گۆڕان وەک براوەی سێەم چەند خولێک و چەند گەڕێکی دانیشتنیان لە نێواندا ڕووی داوە، بەڵام تا ئێستا بەپێی زانیاری ڕۆژنامەوانیەکان نەگەیشتونەتە هیچ دەرئەنجامێک. لەو نێوەندەشدا کۆمەڵی ئیسلامی تا ئێستا بڕیاری نەداوە کە بەشداری دەکات یان ئۆپۆزیسیۆنە بێت. وەک وتەبێژەکەی دوێنێ ڕایگەیان لە کۆنگرێکی ڕۆژنامەیەدا هەردوو خیارەکە لە بەردەمیان نەکراوە. یەکەم پەیوەندی تەلەفۆنی وەرەگرین نەرمین لە هەولێرەوە. بەڵە فەرموو. ئالو بەڵێ نەرمین خان، ئەو کاتت باش بەڕێزم هەموو کاتێکە. بەڵێ ئەمن لەسەر تقریبان دەگەڕێتەوە سەر تەوەرەکەش، بەس ئەمن وەکو دەنگەرێکی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی داوا لە مامۆستا حەلیبافی دەکەم ئەگەر بستەنا حکوومەتیان بە ئۆپۆزیسیۆن بی، یعنی دیفاعاتی لەو میلەتەوەی کە بەڕاستی بەس موچەخۆر نا بکەم بەخۆ لە مارە ینی موچەخۆرمان نییە، ئەو فەقیری ینی بەڕاستی ئەو میلەتە ژیانی زۆر ناخۆش بووە لە ڕووی داراییەوە. باش لەسەر تەوەرەکە پێت وایە لایەنە سیاسیەکان بگەنە نەتیجە؟ دیفاع لە موچەخۆران نەکا، عائیلە هەیە موچەخۆری تێدا نییە، بەڕاستی ئەو خەڵکە یعنی بەدەستی دوو بنەماڵە و دوو حیزبەوە 5 میلیۆن خەڵکیان لە برسان چەوساندەوە. بەڕاستی بەڵێ هیوادارم هەر بە دوو پۆست و کورسی نەبن، ئەم دەنگەری کۆمەڵی ئیسلامیمە. بەڵێ لەبەراندا یعنی ئەو گلەیە دەکەم، یعنی گلەی یەکەم یعنی هیوادارم خۆی بگری بەس دیفاع لە موچەخۆران نەکەن، دیفاع لەو خەڵکە ڕەسوور و تەی بکەن، بەڕاستی خەڵک ژیانی زۆر زۆر ناخۆش. باش نەرمین خان لەسەر تەوەری بەرنامەکە ینی پرسیارەکە ئێمە ئەوەیە پێت وایە لایەنە سیاسیەکان ئەوانەی گفتوگۆکەن لە نێوان یەکتریا پێت وایە بەم زوانە دەگەنە ڕێکەوتن لە کاتێکا بڕیار دراوە 18 مانگ کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدرێ، هەرچەنە ئەوەش کوردوتەنی تەقەی تێکەوتووە لەوە ئەچێ بکرێ و نەکرێ و یەکێتی بە جۆرە لە جۆرەکان ڕازی نییە بەو شێوازێکە ئێستا هەیە. پرسیارەکە ئێمە ئەوەیە لایەنە سیاسیەکان ئەگەنە نەتیجە ببڕۆیتەوە؟ وەڵای بەڕێزم ئەو پرسیارە یعنی ئەو 28 سارە بێوەڵامە، ئەوانە ڕێک دەکەون بەس لەسەر پۆست و کورسی خۆیان ڕێک دەکەون، لە یەک دانیشتن و لە یەک مێزگرد و لە یەک کۆنگرێ ڕۆژنامەوانی باسی وەزعی ئەو خەڵکە هەزارەی ناکەن جگە لە پۆستی کورسی و پارێزگاری کەرکووک و پۆستی بەغدای وەزیری داد و بزانم ئەن یەک لایەن لە کۆمەڵی ئیسلامی و
ئەو عیزبانەی زیاتر چی دیفاع لەو میلەتەی دەکە بەڕاستی کۆمەڵی ئیسلامی زۆر ڕازینە. زۆر سپاس نەرمین خان خۆشبی بەس ئەوانە دەگەونە ڕێکەوتنی لۆ بەرژەوەندی خۆیان بەڵێ دەگەونە ڕێکەوتن. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت نەرمین خان. وەڵامێکی کورتت ئێمە و بەڵام با باوکی ڕۆمان لە بازیان وەربگرین. باوکی ڕۆمان سڵاوی خوارد لێبێت فەرموو. هەموو کاتێکە باوکی ڕۆمان. سڵاو لە ئێوەش بەڕێزم فەرموو. هۆکاری چییە؟ بەڵێ تو کەواتە ئەم دوور و درێژە کێشانە و ڕێک نەکەوتنە پەیوەندی بە محاسەسە و پشک و بیرەنەوت و کێکێکی با بڵێن قاشێکی گەورە لە کێکێکی حکومەت هەیە یان لەبەر خەڵکی و موچە و بژێوی ژیانی خەڵکەوە ڕێک ناکەون. بەڵێ بەڵێ دەستخۆش دەستخۆش باوکی ڕۆمان لە بازیانەوە سوپاس بۆ پەیوەندی و بۆ سەرنجەکە دەچینە کەرکووک کامەران وەردەگرین. کامەران سڵاوی خوارد لێبێت فەرموو. سڵاوی خۆی لە جەنابیش دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم. زۆر سوپاس. لەسەر تەوەرەکە چیت هەیە؟ لە کەرکووک تەلەفۆنەکەم بۆ بەرنامەکەتان. بەڵێ فەرموو. جا من ئێستا ئێمە خەڵکی کەرکووک بەڕاستی جیرۆدەی دەستی یەکێتی و پارتی بووینە لەم کاتێک قسە لەگەڵ جەناب تاکەم. بەڵێ داواز لە برای بەڕێز و خۆشەویستمان کاک عەلی باپیرەکەین بە هیچ شێوەیە نەچنە حکوومەتەوە. بەڕاستی گۆڕان خۆڵی کردە چای خەڵک. گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو نەبنە ئۆپۆزیسیۆن نەم حکوومەتەیە بڕوا بکەن نەموچەی خەڵک چاکەکەن نە ئیدارەی خەڵکیان پێدرێ. بۆیە من وەکو هاوڵاتیەکی شاری کەرکووک داوا لەو سێ حیزباکەم گۆڕانش بە خۆیاندا بچنەوە لە دوای کاکنەشوان گەڵدان کاک کامەران ببنە ئۆپۆزیسیۆن بۆی دەمی حکوومەت بگرن. کاک کامەران تەوەرەکەی ئێمە لەسەر ئەوەیە ئایا لایەنە سیاسیەکان بەم زوانە ڕێگەکەون پێک دێن لەسەر ئەوەی کە وەک بڕیاردراوە هەژدەیمان کۆبوونەوەی پەرلەمان بکرێ بۆی دەستەی سەرۆکایەتی و دوجار سەرۆکی هەرێم هەڵبژێڕێ و دوجار سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت ڕاستپێرێت تەسەورەکەی بەم زوانە لایەنەکان ئەگەنە نەتیجە؟ بەڵێ ئیمڕۆ مژدە خۆشەکە لە بەغاڵ گەیشت پارەیان بۆ نێرێ ئەمانە پارەیان هەبێ هەموو شتێکەکەن لە پێناوی پارەیە. عادل عەبدولمادی خۆی و جێدی پاران نێرین لەسەر نەوتەکە ڕێکەوتین بەبێ هیچ مساومەیەک. پارە بێ ڕێکەکەون بە هەردوو لای بن بەشی فەقیر و هەژار نادەن. پارە نەبێ ڕێک ناکەون مەردەم مشکلەکە پارەی تێکەوت دڵنیا بە لەسەر هەموو شتێ ڕێکەکەونەوە. بەڵێ زۆر سپاس کاک کامەران لە کەرکووکەوە سپاس بۆ سەرنجەکەت. بەڵای بینەرانی بەڕێز و خۆشەویست تەوەری ئەمڕۆی بەرنامەکەمان دەپرسین پێت وایە لایەنە سیاسیەکانی هەرێم بەم زوانە دەگەنە ڕێکەوتن؟ بەڕێزان لە چەند ڕۆژی ڕابردووە بێگومان یەکێتی و پارتی لەسەر ئەوە ڕێککەوتن کە لە هەژدەی ئەم مانگە هەردوو کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێوە بچێت. بەڵام بەپی زانیاریەکان ئێستا گرفتێک لە کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هاتوتە ئاراوە ئایا لە دەروی شاری کەرکووک بێت یاساییە نایاساییە، ئایا لە قەرەهەنجیر بێت لە پردێ بێت یان لە هەولێر بێت، ئەمانە هێشتا ڕێک نەکەوتن. بۆیە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کۆبوونەوەی مەکتەبی سیاسی هەبووە ڕایگەیاندووە کە کۆبوونەوەی هەژدەی مانگ پەیوەستە وابەستەیە بە واژۆکردنی ئەو ڕێکەوتنە سیاسی نێوان هەردوو لایەن. دیارە ڕێکەوتنەکە لە چەند خاڵ و تەوەرە و بڕگە و مادەیەک پێگاتوە. یەکێتی وەکو پێشمەرجێک ئەوەی کردوتە مەرج کە دەبێت ئەو ڕێکەوتنە واژۆ بکرێت و کۆبوونەوەی بڕیار لێدراوی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆی پارێزگاری
نوێی کەرکووک هەڵبجێڕێت کە یەکێتی بە پشکی کورد و لە ناو کوردیشدا بێگومان بە پشکی خۆی ئەزانێت دەیەوێت ئەمە بکرێ ئەنجا کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان هاوشان هاوتەریب لەگەڵ ئەوەیە بەڕێوە بچێت چونکە بەڕاستی ینی بە پێی نووسەران و ڕۆژنامە نووسان و چاودێرانی سیاسی وای بۆ دەچن کە یەکێتی و پارتی هیچ خاڵ و پنتێک نەماوە لە نێوانیانە کە بیان گێنێ بەیەک لە ڕووی متمانەوە واتە متمانیان بە یەکتری نەماوە بۆیە یەکێتی لەوە دەترسێت کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردێ و ڕێکارەکانی پێگرانی حکوومەت بەڕێوە بچێ بەڵام لەم لاوە کێشەکانی بەغدا و کەرکووک بۆ یەکێتی چارەسەر نەکرابێت بۆیە ئەمڕۆ یەکێتی ئەوەی ڕاگەیاندووە ئێمەش دەپرسین ئایا بەم زوانە مەبەستمان لەوەیە کە ڕاگەێنرا بوو هەژدەی مان کۆبوونەوەی پەرلەمانەکرێت بە بڕوای ئێوە بە بڕوای ئێوەی بینەران لایەنە سیاسەکانی هەرێم دەگەنە ڕێکەوتن دانیشتنی پەرلەمانی کوردستان ئەنجامەدرێت یاخودنا تات پەیوەندی تەلەفۆنەکان حازرە بن چەند کۆمنتێکمان بۆ هاتووە لە دیجیتال میدیای پەیامەوە ڕیاز کاکە مەحموود دەڵێ ئەگەر بەرژەوەندی میلەت و جەماوەریان بوێت و واز لە بەرژەوەندی خۆیان بهێنن بێگومان دەگەنە ئەنجام و دەگەنە ڕێکەوتن هەروەها فاخیر برادۆستی ئەڵێت هیچ گومانتان نەبێ ناگەنە ڕێکەوتن و دەستکەوتی مادی باشی ئەم دوو هێزەی سیاسی تیانە بێت ڕێک ناکەون واتەمە بەسی لەوەیە گەر بەرژەوەندیەکی مادی نەبێ بۆ خۆیان نەک بۆ میلەت وەک پەیوەندی تەلەفۆنەکانیش ئاماژیان پێکرد بێگومان ناگەنە ڕێکەوتن وەلید حەسەن ئەڵێ تا بۆیان بکرێ دوای ئەخەن بۆ بەدەزێنانی بەرژەوەندی حیزبی خۆیان ینی تا ڕۆژێک هەفتەیەک مانگێک زیاتر دوای بخەن بێگومان زیاتر دەیانەوێت پشکی حیزبی پشکی بنەماڵەیی لەم حکومەتە بۆ خۆیان وەربگرن بۆیە وەلید پێی وایە تا بۆیان بکرێت دوایەخەن ئەگەر لێرە و لەوێ زەختێکی نێوخۆیی و ئیقلیمی و نێودوڵەتی نەبێت بێگومان بە بڕای وەلید بێت تا بۆیان بکرێت دوایەخەن کەمال سوورچی ئەڵێت ئەزمموی 30 ساڵی ڕابردوو پێمان دەڵێ ڕێککەوتن و ڕێگنەکەوتنیان سوودەکەی بۆ خۆیانە و نەهامەتەکەیشیان بۆ میلەتە واتە ئەگەر ڕێککەوتن ئەوە سوودەکەی بۆ خۆیانە ئەگەر ڕێک نەکەوتن ئەوە زەرەری و قازان با بڵێن نەهامەتەکانی بۆ خەڵکیە باوکی ژیار لە هەولێرە وەرەگرین باوکی ژیار فەرموو ئێوارە باش باوکی ژیار زۆر سپاس پێک دێت ئێمە مەبەست کۆمەڵی ئیسلامیە بڕیاری داوەکە باوکی ژیارانی کۆمەڵی ئیسلامی بڕیاری داوە بچێتە حکومەت ئەو زانیاریە و لەکوێ دەستکەوتووە باوکی ژیار بەڵێ ئەو زانیارەت لەکوێ دەستکەوتووە کە کۆمەڵ داوای دوو پۆستی وەزاری کردو و لە دانیشتنی هەژدەی مانگە بەشداری ئەکاو ئەم زانیاریانە لەکوێ پشت ڕاستکراون بەڵێ باوکی ژیار بەڵێ کاتە بە بڕای تۆ بەم زوانە پێک دێن بەڵێ
زۆر سپاس بۆ ئەو کیژێر. بەڵێ بەڵێ دەست خۆش باوکی ژیار وەک با بڵێن ڕاستکردنەوەی زانیاریەک بۆ بەڕێز باوکی ژیار و بۆ هەموو بینەران وتەبێژی کۆمەڵ دوێنێش ڕای گەیاند کە بەشداری و بەشداری نەکردنی کۆمەڵ کراوەیە تا ئێستا بڕیار نەدراوە بەشداری دەکات یان نا و کۆبوونەوەی نێوان پارتی و کۆمەڵیش بۆ بەشداری نەبووە لەسەر حکومەت بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی حیزبیەکان بووە پەیوەندی بە حکومەتی هەرێمی کوردستانەوە نەبووە و کۆمەڵی ئیسلامی وتەبێژەکەی ڕایگەیاند کە بەڵێ ڕۆژی 18 مانگ ئەگەر کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بکرێ ئێمە بەشدارە بین بەڵام بەشدارە بین چه هەڵوێستێک چ مووقیفێک ئەنوێنرێت چه بڕیارێک ئەدرێت لەو کۆبوونەوەیەدا فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی چی دەکات چی دەڵێت ئەوە هەڵگیراوە بۆ ڕۆژی خۆی و بۆ کاتی خۆی ئەگەر کۆبوونەوەکە بکرێ بۆ یەڵم ئەگەر چونکە ئەمڕۆ یەکێتی ڕایگەیاندووە کە بەشداریان یا با بڵێن کۆبوونەوەی 18 مانگ پەیوەستە بە واژۆکردنی ئەو ڕێکەوتنە سیاسی کە بڕیارە لە نێوان یەکێتی و پارتیە واژوو بکرێت یەکێتی داواکات ئەو ڕێکەوتنە واژوو بکرێت ئەنجا ئەمانیش بەشداری کارای کۆبوونەوەی 18 مانگ بکەن. بەڕێزان بەرنامەکەمان ڕاستە و خۆیە و تەوەری بەرنامەکەمان دەپرسین پێدوایە لایەنە سیاسیەکانی هەرێم بەم زوانە بگەنە لێک تێگەیشتن و ڕێکەوتن بۆ پێگەنانی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان ئێوەش دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەکە هەیە پەیوەندی بکەن و ڕاو سەرنجی خۆتان بڵێن هەروەها دەتوانن لە ڕێگەی دیجیتال میدیای پەیامەوە کۆمنتی خۆتان لەسەر ئەم بابەتە بڵێن. سوبحان حسین دەڵێت پێش نەورۆز یا پاشەکەوت لا ئەبرێت یا حکوومەت تەشکیلەکرێت. کاک سوبحانەڵێ پێش نەورۆز یا پاشەکەوت لا ئەبرێ یان حکوومەت تەشکیلەکرێت ئەمەش ڕاو سەرنج و بۆچوونی کاک سوبحانە. هەروەها محەممەد عەلی ئەڵێت بە دڵنیاییەوە بەڵێ چونکە لە بەرژەوەندی هەموو لایەکە بێت مەبەستێ بە دڵنیاییەوە بەم زوانە دەگەنە ڕێککەوتن. دەچینە شاری سلێمانی باوکی باخەوانمان لەگەڵایە باوکی باخەوان فەرموو. بەڵێ باوکی باخەوان کاکی برا بەڵێ فەرموو. داواکەم لە کۆمەڵی ئیسلامی نچێتە ناو حکوومەتی ئەم حکوومەتەوە ئەوانی ڕۆی لەبەرەوەی ئەوانی لەبەر وەکو دەردی یەکگرتوویان لێ کاکە گیان بەڵێ تێگەی گوناحە کۆمەڵی ئیسلامی لەم ڕۆژانە چێتە ناو حکوومەتی ئەمانەوە ئەم حکوومەتە خۆتان نەزانن. باوکی باخەوان تەوەرەکەمان لەسەر ئەوەیە ئەم لایەنانە زوو پێک دێن یان پێک لەسەرەوە نییە ئایا کۆمەڵ بەشداری بکە یان نەکە ئەوە لە داهاتوە لە بەرنامەیەکی ترای شەڵاوێکی لێتەوەرە اینجا نەتیجەی کۆمەڵی ئیسلامی وەکو یەکگرتووی لێ. بەڵێ باوکی باخەوان گوێ لە من بوو. بەڵێ وتم تەوەرەکەمان لەسەر ئەوە نییە کۆمەڵ بەشداری بکە یان نا ئەوە ئیشەڵا لە بەرنامەیەکی ترە گفتوگۆی لەکەین. ئێستا بە بڕوای بەڕێزت وەکو هاوڵاتیکەم هەرێمی کوردستانە پێت وایە یەکێتی و پارتی ڕێککەون پێکەوە هەماهەنگێ بکەن بۆی کە کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان بەم زوانە تەشکیل بێت تۆ پێت وایە ئەمە بێتە ئاراوە؟ وەڵی نایە ئاراوە بۆ کارەکەی پارتی خۆیە گەێنێتە لای کۆمەڵی ئیسلامی بەتەمایە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و نووسەوەی بۆ حکوومەتەکە تەشکیلکە ئەنجا ئێوەش ئەگەر بچنە حکوومەتەوە ئیتر نەتیجەتان وەکو یەکگرتووە کاتێکدا. باش ئەوە من بەڕێی خۆم ئاوایەکە. دەست خۆش باوکی باخەوان سپاس بۆ ڕاو سەرنجت ڕێزمان هەیە بۆ جەنابەت بۆ ڕاو سەرنجەکەت. بەڕێزان بینەرانی ئازیز و خۆشەویست وەک ئاماژەمان پێکرد تەوەری بەرنامەکەمان
لەسەر ئەوە نیە چه حیزبێک بەشداری بکە چێ بەشداری نەکا چێ قازانجەکە بەشداری کە چێ زەدەکە بەشداری نەکا نە تەوەرەکە بریتێ لەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی کۆبوونەوە بڕیاریاندا ڕێککەوتن لەسەر ئەوەی کە 18 مانگ هەردوو کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەو کۆبوونەوەی کە بەکراوەی بەجێهێڵراوە تەواو بکرێت بۆ چی؟ بۆ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی لە دوای ئەوەش بێگومان یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار کرێ سەرۆکی هەرێم هەڵبژێردرێت لە نێو پەرلەمان و سەرۆکی هەرێمیش سەرۆکی کابینەی نوێی حکوومەتی هەرێم کە لە پشکی پارتی دیموکراتی کوردستانە ڕاست پێرێت بووی کابینەکە پێک بهێنێت قسەکەی ئێمە لەوەیە پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا پێت وایە یەکێتی و پارتی لەگەڵ ئەو لایەنانی کەیانەوێ بەشداریکردن لە حکومەت دەگەنە ڕێکەوتن بەم زوانە حکومەت پێک دێ و ئایا 18 مانگ بە بڕای ئێوە کۆبوونەوەی پەرلەمان ئەکرێت لە کاتێکدا ئەمڕۆ یەکێتی ڕایگەیاندووە کۆبوونەوەی 18 مانگ پەیوەستە بە واژۆکردنی ڕێکەوتنی سیاسی نێوان یەکێتی و پارتی بێگومان وەک پێشتریش ئاماژەم پێکرد لە 39 ساڵی 2018 هەڵبژاردن بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کرا ئەوە نزیک بە 4 مانگ و نیوە هەڵبژاردن کراوە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیەکی ساز کردو بە کراوەی کۆبوونەوەکی بەجێهێشتووە دەستەی سەرۆکایەتی هەڵ نەبژاردووە کە ئەمەش بەپێی یاساناسان و ئەندامانی پەرلەمان بە تایبەت ئەو کاتیش فراکسیۆنی کۆمەڵ دەنگی لێبەرز بووە کە ڕایوا بوو ئەم دانیشتە بەکراوەی نەهێڵدرێتەوە یان ئەگەر بەکراویش ئەهێڵدرێتەوە مدەیەکی زەمەنی کورت سەقفێکی زەمەنی بۆ دابنرێت و دوای ئەوە دەست پێ بکرێتەوە بەڵام ئەوە 4 مانگ و نیوە هەڵبژاردن کراوە هێشتا کابینەی نوێ پێک نەهێنراوە ئایا بە بڕای ئێوە لایەنە سیاسیەکان بە تایبەت یەکێتی و پارتی بەم زوانە دەگەنە ڕێکەوتن و نەتیجەیەک بۆی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێک بێنن ڕاوسەرنجی ئێوە لەسەر ئەم بابەتە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمان کە لەسەر شاشەی پەیامەوە دەرەکەوێت دەتوانن پەیوەندی بکەن و ڕاوسەرنجی خۆتان بڵن یان لە ڕێگەی دیجیتال میدیای پەیامەوە دەتوانن بە کۆمنت ڕاوسەرنجی خۆتان بڵن. محەممەد سادق دەڵێت ئەگەر لە بەرژەوەندی خۆیان بێت بە دڵنیاییەوە ڕێگەکەون واتە پێچوانەی بۆچوونەکەی کاک محەممەدەوەیە ئەگەر لە بەرژەوەندی خۆیان نەبێت ئەوە بێگومان ڕێک ناکەون. وەستاتەها ئەڵێ متمانیان بە یەک نییە لایەنە سیاسیەکان بە تایبەت یەکێتی و پارتی متمانیان بە یەک نییە ڕێککەوتنیش زەحمەتە بێگومان مەبەستی لەوەی ئەگەر لە نێوان دوو کەسە لەوان دوو لایەنە لەوان دوو وڵاتە با بڵێن متمانە نەبێت ئەوە ڕێککەوتنیش نایەتە ئاراوە. دەچینە ژاراوە کاک حەمەڕەشید وەرەگرین کاک حەمەڕەشید سڵاوی خوارد لەبێت. بەس کاک حەمەڕەشید پەیوەندی بە تەوەرەکەەوە هەبێت لە خزمەتین. لەسەر چی؟ بەڵێ 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 باش کاک حەمەڕەشید کاک حەمەڕەشید پرسیارەکەی من ئەوەیە 4 مانگ و نیوە هەڵبژاردن کراوە
خۆلایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی نەبوونە بربەست و لەمپەر لە بەردەوای ئەم حکومەتە پێگنێ ئەوەی یەکێتی و پارتین ڕێگ ناکەون ناتوانن بگەنە خاڵک لەبەر وەک لە کۆمنتەکانە ئاماژەی پێکراون متمانە لە نێوانانێنێ تواز لەلایەنە سیاسەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بێنە یەکێتی و پارتی پێت وایە بەم زوانە ڕێککەون بەڵێ باشە باش زۆر باش زۆر باش باش پەیامەکەت گەیشت پەیامەکەت گەیشت کاک حەمەڕەشید دەستخۆش بێ لە ژاراوە لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەم دەچینە هەولێر کاک عەبدوڵڵا وەرەگرین کاک عەبدوڵڵا ببوورە کەمێک مایتەوە لەسەر خەت داوای لەبوورنەکەین فەرموو لەسەر تەوەری بەرنامەکە ڕاو سەرنجی خۆت بڵێ تەلەڤیزۆنەکەش کەسکە لە ڕێی تەلەفۆنەکەەوە چۆمان لێ بگرە باش بەڕێزەکەم زۆر سپاس کاک عەبدوڵڵا بەڕێزەکەم داوا لە یەکێتی و پارتی دەکەم بە زووتری کات پێک بێن بەڕاستی ئەو خەڵکە یعنی متمانەی بۆ حکومەتەی نما بەڕاستی یعنی بە زووترین کات پێک بێن لە کۆمەڵ لە یەکگرتو لە گۆڕان بە زووترین کات دەگە پێک بێن بەڕاستی ئەو خەڵکە متمانیان پێدەمێتەوە بەس بەڕاستی یعنی هەر پێکنێن ئەو خەڵکە بەڕاستی متمانەی خۆ لە دەستدا یعنی هەیە بوو ناموسی خۆ لە دەستدا ئایری خۆ لە دەستدا بەڕاستی داوا لە یەکێتی و پارتی دەکەم بە تایبەتی بە زووترین کات حکومەتەش پێک بین کاک عەبدوڵڵا ببڕای تۆ یەکێتی و پارتی بۆ تا ئێستا 4 مانگی و تێپەڕێەوە ساڵ ژەرنا ڕێگ نەکەوتون هۆکاری ئەمە چییە وەیان بڕوا دوایە لەم چەند ڕۆژەی کەماوە ڕێگەکەون بۆی کابینەکە دروست بێ ئیشاڵە ڕێک دەکەون بە زووتری کات ئەو خەڵکەکە متمانە یعنی پێ هەیە کە ڕێککەون بەس بەڕاستی سەبری دەوێ یعنی سەبرمان زۆر گرت بەڵێ دەستخۆش زۆر سپاس کاک عەبدوڵڵا زۆر سپاس بۆ کۆمنت و بەشداریت دێنە شاری سلێمانی خەدیجە خان وەرەگین خەدیجە سڵاوی خوارد لەبێت زۆر سپاس لەسەر تەوەری بەرنامەکەمان ئایا لایەنە سیاسیەکان پێت وایە بەم زوانە بەم نزیکانە پێک بێن بووی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان تەشکیل بێت پێت وایە بەڵێ باش خەدیجە خان بە بڕای بەڕێزت هۆی چییە ئەم دوو حیزبەوەک ئەوەی تۆ باست کرد بۆ بێگانە ئاوان بەڵام بۆ ناوخۆی خۆمانوانین یان ڕێگ ناکەون هۆکاری ئەمە چیانی بە بڕای جەنابەت وەک هاوڵاتیەکی هەرێمی کوردستان تۆ فاکتەر و هۆکاری پشت ئەم ڕێگ نەکەوتنە بۆ چێ بینیتەوە غڕوری زۆر باش
باش زۆر سپاس بۆ سەرنجەکەت خەدیجە خان، سپاس بۆ جەنابەت کە بەشداریت کرد. دەچینە تەکیە باوکی محەممەد وەرەگرین. بەڵێ دیارە باوکی محەممەد پەیوەندەکەی پچراوە، داوای لێبوردنی لەکەی نەگەر بەهۆی ئەوە بوو بێت کە لەسەر هێڵ زۆرما بێتەوە. بەڕێزان بەرنامەکەمان ڕاستەوخۆی و تەوەری بەرنامەکەمان دەپرسین پێت وایە لایەنە سیاسیەکانی هەرێم بەم زوانە بگەنە ڕێکەوتن بۆ پێگەێنانی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان؟ ڕاو سەرنجی خۆت دەتوانیت لە ڕێی تەلەفۆنەوە یان لە ڕێگەی دیجیتال میدیای پەیامەوە دەربڕی دەچینە چەمچەماڵ کاک ئیبراهیم وەرەگرین. کاک ئیبراهیم سڵاوی خوات لەبێت. کاک ئیبراهیم سڵاوی خوات لەبێ. فەرموو لەسەر تەوەری بەرنامەکەمان چیت هەیە لە خزمەتین؟ باش ئەمە داواکاریە، بەڵام لە ئەرزی واقعا بە بڕوای تۆ وەک هاوڵاتیەک چەند ساڵە متابعی ئەم لایەنە سیاسیانە و حیزبایەتی و بێنە و بەردە و کۆبوونەوە و پێگەنانی حکوومەت و ئەمانە دەکەیت. تۆ پێت وایە بەم زوانە یەکێتی و پارتی ڕێگەکەون بۆی ئەم کابینەیە لە دایک ببێ؟ کاک ئیبراهیم باش باش تۆ پێت وایە ئەوان بەرژەوەندی میلەت ئەخەنە پێش بەرژەوەندیە حیزبی و بنەماڵە یەکانیانەوە؟ بەڵێ باش زۆر سپاس بۆ جەنابەت کاک ئیبراهیم کە لە چەمچەماڵەوە لەگەڵمان بوویت. سپاس بۆ تۆ، سپاس بۆ سەرنجەکەت. دەچینە شارۆچکەی خەلیفان کاک یاسین وەرەگرین. کاک یاسین سڵاوی خوات لەبێت. السلام علیکم کاکدانا. عەلەیکم السلام وڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. دەست خۆش بووە، تەوەرەکەت تەوەرەشی جوان هەڵبژاردووە. سپاس برای من. ئەوان متمانەیان پێک نییە بۆیە ڕێک ناکەون. هۆی چییە متمانیان؟ یان یەکە پرسیارەکە وا بکەین بۆ متمانیان بەیەک نییە یان لەسەر چ شتێک لەسەر چ بابەتێک متمانیان بە یەکتری نییە؟ لەسەر ئەو بابەتانە متمانە پێک نییە. ئەزمموی سیمان دەڵێ یان بەرژەوەندی بنەماڵەی و ژاڵە بەسەر ئەمری واقعا لێ ڕێک ناکەون. نانێ بەرژەوەندی ملت پێش بەرژەوەندی و بەس کاک یاسین ئەوان کە قسە دەکەن لە کۆنگرە ڕۆژنامەوانەکانیانە باس لەوەکەن کە دەیانەوێ حکوومەتێکی کارا و تۆکمە لەبەر بەرژەوەندی خەڵک، یعنی ئەم بێنە و بەردە و وەرە و بڕۆ و کۆبوونە و ئەهێن و ئەبەن بۆ لەبەر ینی لە پێناو چاوی کاڵی ئەو خەڵکەیە، ینی بە حساب ئەوان وا ئەڵەن بەس تۆڵی نا لە پێناو خۆیانایە. کاک ئیبراهیم بەڵێ کاک ئیبراهیم بەداخەوە کاک یاسین عەفو بەداخەوە پەیوەندیەکەی لە خەلیفان و پچڕا داوای لێبوردن نەکەین. کاک خۆشناو لە سلێمانی وەرەگرین. کاک خۆشناو سڵاوی خوات لێبێت فەرموو. السلام علیکم. عەلەیکم السلام وڕەحمەتوڵڵاه. ماشەڵڵا سەبرەس. زۆر سپاس کاک خۆشناو. زۆر سپاس.
دەکەم فەرموو. دەست خۆشی بۆ تەورێکی جوانە سوپاس دەکەم بەڵام بەڕای خۆم شخصی خۆم قساکەم پێک بێ پێک نێت هیچ عملێکی پێ نییە و دوای 140 ڕۆژ هەرێمێکی هێشتا نەتوان حکومەتێک پێدەن ئیتر چاوەڕێ چی لەو حیزبانە و لەو دوو بنەماڵەیە پێشە لەسەر پۆست پێک ناتوان حکومەتێک پێدێن بۆ هەرێم. بەڵێ بەس کاک خۆشناو ینی ئەگەر پێک بێن یا پێک نێن هیچ گرنگ نەبێت ئەی موچەی خەڵک ئیش و کاروباری خەڵک لە وەزارەتەکان و لە حکومەت ینی ئەمە گرنگ نییە بە بڕای تۆ؟ گرنگە بەڵام پێک نانە و ئاور لە خەڵک نادەنەوە ئەڵمانیایەکی گەورە و گران هەڵبژاردن کە نیان هێزگاتە چوارڕۆ حکومەتێکی گەوران پێکێنە ئێمە هەرێمێکین ناگەینە 5 ملیۆن کەس ناتوانین حکومەتێک بێن دوای 140 ڕۆژ. بەڵێ زۆر سپاس بۆ سەرنجەکەت کاک خۆشناو سپاس دەکەم لە سلێمانیەوە هەر لە شاری سلێمانی کاک ئیبراهیم وەرەگرین کاک ئیبراهیم سڵای خوات لەبێت. زۆر سپاس. لەسەر تەوەری بەرنامەکەت سەرنجت چییە؟ بۆ مەسلحەتی خۆیان ینی مەبەست لە چییە؟ مەسلحەتیان لە چیایە؟ یعنی بۆیە ڕێک نەکەوتون ئەیانەوێ هەر یەکیان زیاتر تیکەی چەور و قەڵەوتری بەربکەوێ؟ ئەی ئەوان واڵن ئەڵەن لەبەر میلەتمان ئەمانەوێ حکومەتێکی تۆکمە بێت. بەڵێ یان بەشێکیشی پەیوەندی بە کەرکووک و پارێزگاری کەرکووک و پۆستی وەزارەتی بەغاوە هەیە پێچانی بەڕای تۆ ئەمەش پەیوەندی پێوەی هەیە؟ بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس کاک برایم سپاس بۆ سەرنجەکەت سپاس بۆ قسەکانت لە سلێمانی و لەگەڵمان بووی دووبارە سپاس دەکەین. بەڵێ بەڕێزان بەرنامەکەمان ڕاستەوخۆیە و تەوەری بەرنامەکەمان دەپرسین پێت وایە لایەنە سیاسیەکانی هەرێم بەم زوانە بگەنە ڕێککەوتن بۆ پێگەنانی حکومەتی هەرێمی کوردستان. ئەوە بەغدا لە پەرلەمانی عێراقەوە بودجەی 2019 پەسەند کرا وەک باسەکرێت بە پێی زانیاریەکان و پەرلەمانتاران کە لەوێن پشکێکی باش بۆ کورد ینی دانراوە ئەگەر نەوت بنێرێ باشتر ئەگەر نەینێرێ ئەوە موچەی پێشمەرگە و فەرمانبەران هەردەنێرێت. ئێستا چاوەڕێی ینی خەڵک چاوەڕێی ئەوەیە کە ئەم لایەنە سیاسیانە بە تایبەتی چیتی و پارتی ڕێککەون بیسمیلای لێ بکەن و ناوی خۆی لێبێن و حکومەتەکە تەشکیلکەن بۆ ئەوەی کە موچەخۆرانیش و فەرمانبەرانیش بێگومان بەو شایستەدارانەی خۆیان کە چەند ساڵە لێیان زەوت کراوە پێی شاد ببنەوە و بتوانن موچەیەک کە شایستەی ژیانێکی سادە بێت لە چاو بەرپرسەکان و ئەو خەڵکی کە مستەفید بووە بەڕاستی لەم وەزعی هەرێمی کوردستان چاوەڕەن ئەم حکومەتە تەشکیل بێت بۆەوەی کە ئیش و کاروبارەکانی کۆمپانیەکان مەقاولات فەرمانبەران با بڵێن هاوڵاتیان لە دام و دەستگاکان بچێتەوە سەرسکەی خۆی و موچە و قوت و ژیانی هاوڵاتیانیش لەسەر و هەموویەوە بێگومان خەڵک بتوانێت ئیسفادەی لێ بکات. ئێوەی بەڕێز دەتوانن بینەرانی ئازیز دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی پەیامەوە دەبینرێت دەتوانن پەیوەندی بکەن ڕاوسەرنجی خۆتان لەسەر تەورەکە بڵێن یاخود لە ڕێگەی دیجیتال میدیای پەیامەوە دەتوانن بە کۆمنت ڕاوسەرنجی خۆتان لەسەر تەوەری بەرنامەکەمان بڵێن. دەچینە قەزای خەبات
کاک نیهاد وەرەگرین. کاک نیهاد سڵاوی خوارد لەبێت. الو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. لە تەلەفۆنەکەەوە جۆمان لێ بگرە کاک نیهاد. کاک نیهاد بله لە تەلەفۆنەکەەوە جۆمان لێ بگرە، سەڵتی تەلەڤیزیۆنەکە کزکە یا دوورکەوەرەوە لێی فەرموو سەرنجی خۆت لەسەر تەوەری بەرنامەکە بڵێ. بله برا حتی از بیم حتی یکیتی پارتی او بن از پیک نوین از بجم اوان برجاندی ها خلکی اوان هر برجاندی ها خویت سنکه آتن حتی نو کسان زا کمبینه پیان هر ایشت هر پیک نهاتینه. بەرژەوەندیان لە چیایە کە ڕێک نەکەوتون تا ئێستا؟ ینی چ بەرژەوەندیەکیان تحقیق نەبووە وا ڕێک ناکەون؟ بله از بجموان بەڵێ از بجموان هر بو پوستا خواه براوان بس تویتن یعنی خو پوست هبنان اکه نبو ریک ناکنه که خما خلکی داون بلا پیک بین حتی کنگه ها پیک کمبینه ها کن پیک ناهین حتی که دو چل روزه هل بجارتن که هشتا پیک ناهین دیوار اوان هر برشن یا خوشت نانی پیک ناهین دارن پیک بین دا کابینانی ویجی درست کتن دا خمی زۆر سپاس. زۆر سپاس سەیدا نیهاد لە قەزای خەباتەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ سەرنجەکەت، سپاس بۆ بەشداریت. بەڵێ بەڕێزان بەرنامەکەمان ڕاستەوخۆی و ئێوەش دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارانەی کە لەسەر شاشەکەەوە دەرەکەوێت پەیوەندی بکەن ڕاو سەرنجی خۆتان لەسەر تەوەری بەرنامەکەمان کە پرسیومانە یان دەپرسین پێ دوایە لایەنە سیاسیەکانی هەرێم بەم زوانە بگەنە ڕێککەوتن بۆی کە پێگەنانی حکومەتی هەرێم ئاسانتر بێ و وەکو مژدانەیەکی دواکەوتووی دوای 4 مانگ و نیوی بە گوێی خەڵکییا بدرێت. دەچینە شاری سلێمانی گوڵشەن خان وەرەگرین. گوڵشەن خان سڵاوی خوارد لەبێت. زۆر سپاس، سەلامەت بی. بێگومان. باش. بە حکومەت کەچی ئەڵێن کەچی ئەڵێن گوڵشەن خان؟ ئەی باش ئەی حکومەت باش باش گوڵشەن خان ئەی حکومەت ئەو خەڵکە کە ئەم قسانە ئەکا لەسەر حکومەت طبعاً دیارە بەڵگەیەکیان هەیە یا دیارە زوڵمێکیان لێکراو بۆ ئەم قساناکەن. تۆ لە چ مۆمتەڵەقێکەوە لە چ ڕوانگەیەکەوە چ شتێک چ فاکتەرێک وات لێکا بڵێ ئەم قسانە وانی، یعنی بۆ نمونە بڕینی موچە و پاشەکەوت و ئەم بەزم و ڕزمی بەسەر ئەم خەڵکیان لە ماوەی ڕابردووە تۆ بە شتێکی گونجاو و باشێ زانیت؟ ئەی چێە؟ باشە چێ موچەی فەرمانبەران و پارە و قوت و ئەم خەڵکەی گرتوتەوە بڕیوەتەوە کەم کردوت، ئەنی بە بڕای تۆ چێە؟ باش ئەم قسێت تەواوە فعلەن ئێمە چواردەورمان دوژمنە ئەم قسێت تەواوە ئەم قسەی جەنابەت تەواوە، بەڵام
ئەکرێ لە ناو خۆشمانە خۆمان زوڵم لە یەکتری بکەین دزی لە یەکتری بکەین غەدر و خیانەت لە یەکتری بکەین لایەنە سیاسیەکان هاوڵاتیان ئەکرێ ئەمە بکەین جەنابەت فەرمانبەر نیت فەرمانبەریت باش ڕاستیەکە چییە ڕاستیەکە لای تۆ چییە ڕاستیەکە لای تۆ چییە هەمیان چاکن زۆر باشە کەواتە زۆر باشە کە ئەوە ڕێی جەنابتە هەمووان زۆر باشن کەواتە ئەم لایەنە باشانی کە تۆ لە بینی دوو کەوانە تۆڵی زۆر باشن پێت وایە بەم زوانە بگەنە نەتیجە دوای 4 مانگ و نیو هێشتا نەگەیشتون پێت وایە بەم زوانە بگەنە ڕێکەوتت کە حکومەت پێک بێ سەرنجێکی نوێیە کەواتە خەتای خەڵکە کە دارەکە خوارە باش زۆر باشە گوڵشەن خان سپاس بۆ سەرنجەکەت زۆر سپاس ڕێز لە سەرنجەکە دەگرین سپاس بۆ پەیوەندیەکە دەچینە بنەسڵاوە کاکسۆران وەرەگرین کاکسۆران سڵاوی خوارد لەبێت عليكم السلام ورحمة الله وبركاته خوشي برنامجتان لكم زۆر سپاس فەرموو والله كاك جان أمدو حزبا كلك يعني حكمت فيك بين ونين بالرأي من هشتي لمسألة كنا أقوره بۆ خۆیان یا بۆ خەڵک والله بالرأي من بو خواني تنازم لبري بو خلق بيوشتي لسر يعني منيش بكنت زيقي أنا صار موشتب كان بويا دس خوشي عليناكم ثم هاشتك بيشكش بهم خلق بكان فرزة لسه يعني هو حكومتي وشتي هركجوا من بملزي توبي لزي فرزة وشتانة بيشكش بأولاتيام كابلام أو خلق خطاي خويت يعني أو خلق التلفزيون كان أقصى كبال بشاردن بيت طولي خو معنا كان عاي دنجا نادينا بلام ما أم حزبانا هميان دنجا كان يا زيادي كير نازان أو خلقش أو هالي لبانو شوشتا قلي زيادري شركان يعني تۆ پرسیارەکە دەوێت چێ دەنگیاوە بم حیزبانە جابا من شتێکە پێ بڵم کاک سۆران گیان هەندێک لەو حیزبانە دەنگی خۆیان نییە ینی دەنگیان بۆ تەزویر کراوە دەنگیان بۆ زیاد کراوە ئەوانە ژەیە حیزبی ژێ دەنگی ڕاستەقینەی خۆیەتی هەیە لێشی کەم کراوە بە تاکید لێ کەم کراوە شتەکان وا بەرچاوڕوونیە زۆر مادرا بەڵام شتەکانە شاردێتەوە باش بە یەک ڕستە پێم بڵێ پێ دوایەکێتی پارتی بەم زوانە حکومەت پێگەێنن ڕوویدا ڕاستەقینەیە بەڵام بە ئێمە پیشان نادرێت باش زۆر سوپاس بۆ کاک سۆران لە بنەسڵاوەوە کە لەگەڵمان بووی زۆر سوپاس دەکەین کۆتا پەیوەندی وەرەگرین چێمان لەگەڵایە زۆر باشە ئەوە کۆتا پەیوەندی بوو کاک سۆران لە بنەسڵاوە کە وەرمان گرتووە بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون بە دیار شاشەی پەیامەوە دانیشتون و بینەر و بیسەری بەرنامەکەمان بوون زۆر سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرا پەیوەندیەکان ژووری کۆنتترۆل ئەم ئەڵلقەیە بەرنامی دوانگەمان پێشکەشکردن تاڵلقەیەکی نوێ هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ